سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە پێدانی پارە بە کۆمپانیای دیلۆیت دەکەین لە سێمانگیەکەمی ساڵی ڕابردوو 2023 بە پشتبەستن بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق دیارە بۆ ئامادەکردنی دوو لاپەڕەی ئەیفۆر کۆمپانیای دیلۆیت نزیکەی 2 ملیۆن دۆلاری لە هەرێمی کوردستان وەرگرتووە لە ساڵی 2023 لە سێمانگیەکەمی 2023 باز لە وردەکاریەکەی دەکەین. دیارە کۆمپانیای دیلۆیت لە ساڵی 2017ەوە حکوومەت هێرێم گرێبەستێکی لەگەڵ کردووە ساڵانە بەڕەپارەیەکی پێدەدات لە بەرامبەرەوەی کە وردبینی بۆ داهاتینەوت بکات. بەڵام لە سێمانگیەکەمی 2023 لە بەرامبەر ئامادەکردنی دوو لاپەڕەی ئەیفۆر کە ئەمە لاپەڕەیەکیانە 1 ملیۆن و 948 هەزار و 630 دۆلاریان پێدراوەواتە نزیکەی 2 ملیۆن دۆلاری بە کۆمپانیاکە درراوە لە بەرامبەر ئامادەکردنی دوو لاپەڕەی لەم شێوەیە کە ژمێریاری کۆمپانیایەکی ئاسایش دەتوانێت ئەمە ئامادە بکە کەەوەی تێدای بۆ نمونە کۆی داهات کۆی هەناردەی نەوت 36 ملیۆن بەرمیل نەوت بووە کۆی داهاتەکانی نەوت لە سێمانگیەکەمی 2023 2 ملیار و 199 ملیۆن 2 ملیار و 199 ملیۆن دۆلار بووە هەروەهەوەی کە بۆ حکومەت ماوەتەوە 946 ملیۆن دۆلاری بۆ حکومەت ماوەتەوە و 1 ملیار و 256 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە واتە چەند زانیارێکی سەرەتایی تێدایە دوو لاپەڕەیە کە دراوە بە کۆمپانیای دیلۆیت و لە بەرامبەر دوو لاپەڕە 1 ملیۆن و 948 هەزار و 630 دۆلار دراوە بە کۆمپانیەکە تەنیا بۆ سێ مانگ. بەڵێ بینە سەر هەروە یەکێکی دیکە لەو ئەو راپۆرتانەی کە دیلۆیت ئامادەی کردووە وێڕایەوەی کە ساڵانە بڕەپارەیەکی زۆری پێدراوە بەڵام راپۆرتەکانیشی بەرپرسیار نەبووە لە بەرامبەر لایانی دیکە لە هەموو راپۆرتەکانی دیلۆیت کە ئامادەی کردووە لە دوای ساڵی 2017ەوە باز لەوە دەکە کە ئەو زانیارانەی کە ئامادەی کردووە بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غازی هەرێمی ئامادە کردووە و لە نادروستی لە داتاکان بەرامبەر بەلایانی دیکە بەرپرسیار نییە واتە تەنها بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و غازی ئامادە کردووە کە لە هەموو راپۆرتەکانی دیلۆیت داهاتووە. دوایین راپۆرت کە دیلۆیت بڵاوی کردوێتەوە لە 2023 کە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتیش بڵاوی کردەوە کە دوایین راپۆرتە لە سەر دۆسی هێناردەی فرۆشتی نەوت و خەرجەکانی لە سێمانگیەکەمی 2023 واتە زیاتر لە ساڵێکە کۆمپانیای دیلۆیت هیچ راپۆرتێکی دیکەی نەبووە لە کاتێکە لە سەرەتاییەکەمی 2023 بڕەپارەیەکی پێدراوە ئێستاش کە نەوت تێرێن بەرهەمێنانەکەی نزیکەی 400 هزار بەرمیل نەوتە نازانرێت داهاتەکەی چی لێ دەکرێت دیار بە پێی بەراچوونەکانی ئێمە ئەو داهاتێک کە بۆ حکوومەت دەمێنێتەوە ماگانە زیاتر لە 200 میلیارد دیناری بۆ دەمێنێتەوە جگە لە پشکی کۆمپانیەکان بەڵام 1 دیناری بۆ پرۆژە و بۆ موچە خەرج ناکرێت و داهاتەکە بە قاچاق دەبرێت و کۆمپانیای دیلۆیتیش لە مانگی حوتی ساڵی ڕابردوو 2023 تاوەکو ئێستا هیچ راپۆرتێکی دیکەی بڵاو نەکرێتەوە دیار پێدانی ئەم پارانە بە کۆمپانیای دیلۆیت کە لە بەرامبەر دوو لاپەڕەی ئەیفۆر نزیکەی 2 ملیۆن دۆلاری پێدراوە لە کاتێکدایە کە بۆ کرێی ڕاوێژکارانی بوارینەوتەر لە 2023 بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق نزیکەی 200 هزار دۆلار دراوە بە ڕاوێژکاران هەروە بۆ کرێی پارێزەرەکانیش 22 ملیۆن دۆلار دراوە بە پارێزەرەکان لە داهاتی نەوتی هەرێم دیارە بەم شێوەیە داهاتی نەوتی هەرێم تەخشان و پەخشان کراوە ئەمەی کە بینیتان چەند زانیارەی بوو سەبارەت بە پێدانی پارە بە دیلۆیت بە پشتبەستن بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق بەخوای گەورەتەنە سپێرین خواتان لە